بەگشتی داهەنگا شوێنی بەڕێی من بناغەیەکی تەندروستە بۆ پەروەردەکردنی مناڵێکی تەندروست و ئەگەر داهەنگا بە ڕۆڵی خۆی هەستێ بەلای منەوە داهەنگا ئەو شوێنەیە کە مناڵ ئەتوانێت خۆی تیا ببینێتەوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی گەشەی مناڵەوە جەستەیەوە لە هەموو ڕوویەکەوە داهەنگا شوێنێکە کە ئەتوانێت مناڵێکت بۆ پێ بگەێنێ لە ڕاستە پێشتر داهەنگا بۆ ئەوە بووە کە مناڵێک دایکی دەوامی هەبێت یان ضەڕوریەتێک بێ بەلایەوە بیبات ئەوە یعنی داهەنگا لەوانەیە گرنگێکی وای لە لای دایک و باوک نەبوو بێ و بە ئێستاشەوە لەوانەیە یعنی بە شوێنێکی باش ناو نەبرێ ئەگەر یەکێک لەوانەیە مناڵەکەی با بۆ داهەنگا چەند کەسێک پێ بڵێن چۆن دڵی دێ مناڵەکەت بەریتە داهەنگا لە داهەنگا مناڵ لە تەمەنی 1 مانگ هەتا 4 ساڵ لە داهەنگا بێ لە ڕاستیە ئەگەر کەسێک بێت بەوەی کە من ماوەی 20 ساڵە وەکو پەروەردەکارێکی مناڵ کە لە بەیانیەوە هەتا ئێوارە لەگەڵ مناڵە کار ئەکام ئەگە دایک و باو و بە تایبەت لەم سەردەمایە کە بەڕاستی تەکنەلۆژیا وای کردووە زۆربەی مناڵان لە تەمەنێکی مناڵی کەمەوە چەندین کێشەی قسە نەکردن هەڵسوکەوت گۆشەگیری فرەجوڵە ئەم شتانە یعنی شاشەکان وایان لێ ئەکەن مناڵەکان خۆیان نابینەوە تەنها ئەوەی ڕۆژانە مێشکیان بە شتێکەوە مەشغوڵ ئەکرێت و هیچی تر بەڵام وەکو پێم وتی ئەگەر داهەنگا بە ڕۆڵی خۆی هەرستێ ئێمە لە تەمەنی 6 مانگەوە مناڵەکان چالاکی و بەرنامەیان بۆ دائەنین جەدۆلیان هەیە هەر سعاتی بەرنمەیەکی بۆ دائەنین لە تەمەنی 6 مانگەوە مناڵەکە یاری بە ئاو ئەکا یاری بە تۆپ ئەکا وەرزشیان پێ ئەکرێ بەرنامەی کەلتوریان پێ ئەکرێ هەموو یعنی مناڵەکان ئاشنا ئەکرێن بە هەموو ئەو شتانی کە پێویستە مناڵ بیزانێ لەو تەمەنەیە بەپێی بەرنامە و تەمەنی خۆی لەبەر ئەوە یعنی داهەنگا بەس بۆ ئەوە نییە مناڵەکە بگری یا بەس بۆ ئەو دایکە نییە کە دەوامی هەبێ ئەنجام مناڵەکەی بەرێتە داهەنگا بەڕاستی ئەگەر ئێمە یعنی تەجروبەم هەیە لەگەڵ ئەو مناڵی کە لە داهەنگا لە مناڵیەوە لە لای خۆمان بووە ئێستا هاتوۆتە باخچەی ساوایانەکەمان مناڵەکە ئاستێکی تری هەیە ڕۆشنبیریەکی تر هەیە کۆمەڵایەتیە قسەکردنی باشە لە ڕووی جەستەیەوە مناڵێکی یعنی مناڵێکی بەتوانایە بەڵام سیرەکەی مناڵێک لە تەمەنی 5 ساڵە هاتوۆتە باخچە لە بەرەوەی داهەنگەی نەبینیوە مناڵەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە باش نییە شەرم ئەکات نان خواردنی باش نییە جەستەیەکی یعنی بەقوەتی نییە تەرکیزێکی باشی نییە لە داهەنگا بێگومان ئێمە فێرکردنە لە ڕێی یاریەوە واتە بە نووسین و ئەو شتانە بۆ ئەو تەمەنە نابێت تەمەنی داهەنگا لە ڕێی نووسینەوە تەنها لە ڕێی چالاکیەوە ڕەنگە چالاکی ڕۆژێک بۆ نمونە هەفتەیەک بەرنامەمان هەیە لەسەر چالاکی ڕەنگەکان مناڵەکان لە هەموو ڕوویەکەوە ڕەنگەکانیان پێ ئاشنا ئەکرێ شێوەکان ژمارەکان هەموو ئەو شتانێک لە دەوروبەرا هەن مناڵەکان چەند مۆسیقای و گۆرانیە سەمای بالێ وەرزشکردنە لە ڕێی یاریکردنەوە بەم شێوەیە مناڵەکە مێشکێکی کراوەی ئەبێ تەرکیزێکی باشی ئەبێ لە داهەنگا لە ڕووی کۆمەڵایەتیەوە مناڵێکی کۆمەڵایەتیە شەرم ناکاکەیەتە باخچە و هەروەها ئەو چالاکیانی کە لە داهەنگا بۆی ئامادەکرێ مناڵەکە فێر ئەبێ دابنیشێت بۆی کەیتە باخچە وانەی هەیە گوێ لە مامۆستاکەی بگرێ دانیشە لە داهەنگا ئامادەکرێت لە ڕێی چالاکیەکانەوە کەیتە باخچەش بێگومان وانەی هەیە بەرنامەی تایبەتمان هەیە مامۆستای هەموو تایبەت بە وانەکان مامۆستای هونەرە مامۆستای زمانی ئینگلیزیە مەنهەجمان هەیە بەپێی مەنهەجەکان مناڵەکان کتێبیان بۆ ئامادەکردووە بێگومان ئەم مناڵانە لە هەموو ڕوویەکەوە ئامادە ئەکرێن بۆ قوتابخانە و بەلای منەوە ئەو مناڵانەش یعنی ئەو شتێکە لە باخچە فێر ئەبێ دڵنیا بە هەتا پۆلی 3 سەرەتایی مناڵەکە هەمان بەرنامەی ناو باخچەیە لە مێشکە ئەمێنێتەوە یعنی بەپێی زانیاریەکان لە ساڵانی کۆرۆنادا لەبەرەوەی باخچە و داهەنگەکان داخرابوون ئەو مناڵانەی کە چوونە قوتابخانە یەکەم ساڵ زۆربەی شوێنەکان مامۆستاکان کە من قسەم لەگەڵ کردوونەتەوە مناڵەکان ئاسیان باش نییە ڕانەهاتون بۆی لە قوتابخانە گوێ بگرن بۆ نمونە دانانیشن بێگومان باخچە گرنگێکی تایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی مناڵان لە قوتابخانە بتوانن ڕابێن لەسەر ئەو بەرنامەی کە پێشتر پێیان وتراوە یعنی خۆشبەختانە ئێستا خەریکە یعنی دایک و باوک لەوە تێئەگا کە داهەنگا و باخچە تەنها بۆ ئەو مناڵانە نیە زۆربەی مناڵەکانمان ئێستا توانم بڵێم لە 40% ئەو مناڵانە لە داهەنگا و باخچەی ئێمەن ئەو دایکانن کە دەوامیشیانە و لە ماڵەوەن
بۆیە یعنی ئەتوانین ئەو ڕووکردنەوانە بین هەرچەنە من پێم خۆشە زیاتر بەڕاستی یعنی لە زۆر شوێنەوە گرنگی بەوە بدرێ کە ئەو شتانە بۆ دایک و باوک ڕوون بکرێتەوە کە دایانگە و باخچە تەنها بۆ ئەو دایکانە نییە مناڵەکانیان بێنن کە دەوامیان هەیە پێویستیان پێێتی بگرە مناڵ پێویستی بەو بەرنامە و پرۆگرامەیە گە مناڵێک لە ماڵەوە هەتا ئێوارە بەتایبەت مناڵی ئێستا مناڵەکان ئەگەر هەوڵیان لەگەڵ بدرێ مناڵەکان زیرەکن وریان تەرکیزیان باشە لەبەرەوە پێویستیان بە ڕۆژانە چەندین بەرنمەیان بۆ دانەی هێشتر پێویستی بە بەرنامەی تازەیە مناڵەکە لەبەرەوەی یعنی زیرەکە مناڵەکە تەرکیزی باشە مشکی گەشە ئەکات ئەگەر لەو شوێنانە بێ بۆیە لەوانەیە لە ماڵەوە تا ئێوارە داینەی مناڵەکە هیچ بەرنمەیەکی نەبێت لەوانەیە دایکەکەش بڵێ مناڵەکەم زۆر ئەجوڵێ بەگوێم ناکا بە دار و دیوارە سەر ئەکەوێ ئەم شتانە بەڕاستی وانە لەبەرەوەی کە مناڵەکە بەرنمەیەکی نییە لەبەرەوەی مشکی مناڵەکە داوای شتێکەکە پێویستی پێێتی بەرنمەی هەر سعاتە و ئێستا ئێمە بە پێی کاژمێر هەر سعاتێک بەرنمەیەکی نوێ بۆ مناڵەکان هەیە هەر ڕۆژێک بەرنمەیەکی نوێ بۆ مناڵەکە هەیە بێگومان ئەمە ناتوانێت دایکەکە لە ماڵەوە ئەمەی بۆ ئەنجام بە هەر ببوونی ئەوە شۆ کە دایانگە و باخچە بناغەی مناڵێکی تەندروستە بەڕاستی هەموو مناڵێک هەستی هەیە بەڕاستی ئەم مناڵە بۆ نمونە دایکەکە ڕۆژێک تا هەفتەیەک ئاساییە مناڵەکە بێتەوە ماڵەوە بگیری بڵێ ناچمە دایانگە یا بێتاقەت بێ لەو شوێنە ئەمە لە سەرەتای داخەبوونی مناڵەکەەوە ئەڵێم ئەوەش هەموو مناڵێک نا هەندێ مناڵ لە یەکەم ڕۆژەوە ئەسڵان یعنی ئەمەنە شوێنێکی پێخۆشە ناکچێتەوە لەگەڵ دایک و باوکەکە بەڵام هەنێک مناڵ کە لەوانەیە گۆشەگیری بێ ئەم مناڵە لە ماڵەوە دوور نەکەوت بێتەوە لە دایک و باوک لە هەفتەی ئەوەڵەوە ئەم شتەی پێ یعنی بگریان بۆ نمونە پێی خۆش نەبێ دایانگە بەڵام دڵنیا بە ئەگەر دایانگەیەکی باش هەبێ مناڵەکە مەشغوڵ بکرێ گرنگی پێ بدرێ خواردنی بۆ ئامادە بکرێ برسی نەبێ بۆ نمونە ئەم مناڵە لە ڕۆژەکانی یعنی داهاتوو دڵنیا بکە یعنی ئەوەی کە شوێنەکەی زۆر زۆر پێخۆشە بێ و حەزی لێ ئەبێ بێگومان گرنگی پێ ئەیە بەو شوێنەی کە لێتی لە دایانگە کە دادەکانی خۆش ئەوێ ئەمە یعنی هەر لە هەفتەی یەکەمنا لە هەفتەی دووە ئەم شتانە بە دایک و باوک لە مناڵەکە بەدی بکرێ ئایا مناڵەکە شوێنەکەی پێخۆشە ئایا مناڵەکە بۆ نمونە باسی شوێنەکەی ئەکا باسی دادەکەی ئەکات چی بۆ ئەکات بێگومان لەوە دەرەکەوێ مناڵەکە ئایا شوێنەکەی پێخۆشە یان نا و مناڵیش بەڕاستی ئەگەر گرنگی پێ بدرێت لە هەموو شوێنێک مناڵ هەستێکی هەیە هەر کەسێک گرنگی پێبات ئەو شوێنەی بەلاوە خۆشە یعنی بەتایبەت مناڵی ئێستا یعنی ئەمەنە وریایە ئەگەر کەسێک گرنگی پێنەیە یعنی بەیانیانە هەستی مامۆستا و دادەکەی ئەخوێنێتەوە بەڕاستی بزانێ باوەشی پیاناکە بزانێ گرنگی پێنایە بێگومان نایەتەوە لە ڕاستە بابەتەکانمان جۆرە و جۆرە ئەوەی کە ئێمە زۆر گرنگی پێین بابەتی تەرکیزیە بەتایبەت لە دایانگە بۆ گەشەی مشکی مناڵە بۆ گەشەی ماسوول کە جوڵی دەستەکانیانە جوڵی جەستەیانە زۆر زۆر گرنگی پێین ئێمە ئەو چالاکیانە هەندێک جار چالاکیەکان لەوانەیە بە ئامادەکراوی ئێمە خۆمان بۆیان دابینکەن هەنێکیش ئەوەی کە هەوڵمان نابێت زۆرترین کات چالاکیەکان خۆمان بۆیان ئامادەکەین بە ئامادەبوونی مناڵەکە خۆی زۆر زۆر چێژی لێ ئەبینێ کە ئەم چالاکی بەیەکەوە دروستی ئەکەین لەگەڵ مامۆسای هونەرەکە و دواتر چالاکیەکە ئەنجامێن وێنە کێشانە مۆسیقایە سەمای بالێ وەرزشکردن کە لایەنەیەکی وەرزشی و لەلایەن ڕاهێنەری تایبەتەوە مناڵەکان وەرزشیان پێکەن لە ڕێی یاریکردنەوە و ئەمە مناڵەکان زۆر زۆر مەلەوانگ نییە مناڵەکان زۆر زۆر هەموو چالاکیەکان یعنی چێژی لێ ئەبینن بەڕاستی هەمووشیان گرنگە بە ئەو تەمەنە ئەم مناڵانە ئاشنا بکرێن بە کولتوری نەتەوەکەمان لە هەموو بۆنەکانە چالاکی تایبەت نەوەک یعنی ئاسایی گرنگیەکی تایبەتی پێدراوە دڵنیا بکە لای ئێمە مناڵ لەم تەمەنەیە هەر چۆنێکت پێ باش بێتۆ نەوەیەکی تەندروستی لێ بەرهەمەهێن لێ دروستەکەی بەڕاستی ئەگەر ئەتوانی بە خراپترین شێوە بەرهەمی بێنی بەوەی کە ئەم مناڵە هیچ بەرنامەی نییە چالاکی نییە هەر چۆنێک بتەوێت لە دایانگە و باخچە مناڵەکە تەواو کاتەکەی پێ ئەڕوات یعنی مامۆستاکە ئەتوانێت کاتەکە بە فیرۆبا لەگەڵ مناڵەکە بە هیچ بەرنامەیەک بە هیچ پرۆگرامێک بەڵام لە کۆتاییە باوەڕکە ئەمە بەرپرسیارەتێ لەسەر هەر مامۆستایەک کە لە دایانگە و باخچە مناڵەکە لە ژێردەسیایەتی هەتا تەمەنێکی گەورەی ئەو مناڵە هەر کێشەیەکی هەبێ ئەستۆی ئەم مامۆستایە ئەگەر بە بەرپرسیارەتی خۆی هەڵنەسێ زۆربەی شوێنەکان ئێستا بێگومان چەندین
چالاکی بیانی چەندین شت کە ئەسڵەن بۆ تەمەنی مناڵ گونجاو نییە کە ئەسڵەن بۆ ئێستا لە زۆربەی شوێنەکان ساڵانە شتێک بە ناوی هاڵوین ئاهەنگێک بە ناوی هاڵوین کە ئەمە بەڕەئی من هیچ نە چالاکیەکی وڵاتی ئێمەیە نە بۆ وڵاتی ئێمە گونجاوە نە چالاکیەک تایبەت بە مناڵەکە ساڵانە لە هەموو شوێنەکان پارەیەکی باشی بۆ سەرفەکرێ بەڵام لەوانەیە بۆ چالاکیە کلتورێکە کوردیەکە ئەو شتی بۆ نەکرێ بەڕاستی ئەو ئامادەکاری کە بۆ ئەوە کراوە بۆ ئەمە نەکرێ بەداخەوە ئێمە لەگەڵ دایک و باوک تەواوکەریەکین ناتوانین بڵین ئەوان تەواو کە هێنایەنە ئێرە هەموو شتەکان بە تایبەت لە ڕووی پەروەردەوە من لە ڕووی فێرکاریەوە فێرکردنەوە چالاکی و بەرنامە پرۆگرامەکانی مناڵەکان لێرە ئەتوانین بڵین تەنها ئەوە ئەرکێکە لە سەرشانی ئێمە لەوانەیە بۆ مناڵەکە تۆزێ قورسە بۆ ئەم تەمەنە لە ماڵیشەوە هەمان شتی بۆ دووبارە بکرێتەوە بەڵام لە ڕووی پەروەردەکردنی مناڵەکەەوە بێگومان ئێمە هاوکارێکی باشین لەگەڵ دایک و باوکەکان هەر مناڵک لێرە کێشەیەکی بەسیترین کێشەی بێبێ بە هەردوو لامان چارەسەریکەین هەنێک جار دایک و باوکەکان بانگێشتەکەی نێرە هەنێک جار سیمینار ئەنجامەین بۆ دایک و باوکەکە لە هەموو ڕوویەکەوە کۆیان ئەەکەینەوە سیمیناریان بۆ ئەنجامەین ئەو کەم و کورتیانەی کە دایک و باوک هەیەی یا ئەو کەم و کورتیانەی ئێمە هەمان بێ بۆی بە هەردوو لامان چارەسەریکن ئەمە لە ڕووی پەروەردەوەی بۆی ئەو مناڵە بەڕاستی ئەو کێشەیە کە هەیەی لە ئێستاە بە سەریاتە نەپەڕێت و دواتر نەبێتە کێشە بۆ ئەوانیش و بۆ مناڵەکەش.